شەڕی غەزا لە نێوان تاکتیکێکی جەنگی و بانگەشەکانی مۆڕاڵ کێ قوربانیە و کێ تاوانبارە؟ نووسینی ڕەوا موسا. ئێمەی گەلی کورد هێشتا لەو قۆناغە تێنەپەڕەوین کە لە چاوی خۆمانەوە سەیری درا و سێ و بێگانەکان بکەین. لە مەسەبی شیکاری ڕیالستی سیاسەتدا بزاوتە سیاسەکان بە هۆکار و ڕوودا و دۆخە هەبووەکان لێک دەدرێنەوە، نەک لەسەر بنمای شوێن کەوتنی ئایدۆلۆژیا و مۆڕاڵ و ئەو پێک هاتە و قیاسانەی ئارگومنتی لۆجیکی سیاسی بەرهەمدێنن. لە جیهانی سیاسەتدا شتەکان ئەوەن کە هەن و ئەوەن کە دەیکەن و کە ڕەفتار دەکەن، نەک ئەوەی کە دەبوایە وابان و کە دەبوو بیکەن و یاخود بانگەشەی بۆ دەکەن. ئێمەی گەلی کورد هێشتا جیهان بە چاویلکەی خەیاڵاتی خۆمان دەبینن و بە چاوی بەهاکانی ناخمانەوە چیرۆکەکانی جیهان دەخوێنینەوە. ئەم تێڕوانینەمان کاریگەری خستۆتە سەر تەواوی ڕەفتارەکانمان و تەنانەت سەر مەزهەب و ڕێبازی سەربازیشمان. بۆ نمونە بە درێژایی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە میر محەممەد پاشای سۆرانەوە هەتا ئێستا جگە لە پەکەکە لە 2015 ئێمە بەشداری شەڕی کۆڵان و شارمان دژ بە دوژمن نەکردووە، چونکە بەهامان بۆ شار و ئاوەدانی داناوە و پێمان وە بۆ شەڕی شار هەڵێ و ناچێتە چوارچێوەی جەنگەوە. لە کاتێکدا شەڕی شار جۆرێکی زۆر گرنگی جەنگە و ئەنجامەکەی کاریگەری بەسەر تەواوی چارەنووسی جەنگەکەوە دەبێت. وڵاتان و گەلانی جیهان شەڕی شاریان بە گرنگیەوە ئەنجامدا و تیایدا توانیویانە لا سنگ و پارسەنگی هێزەکانیان بەرامبەر دوژمن هاوسەنگ بکەنەوە. ئەگەر دوور نەڕۆین دەبینین یەکێتی سۆڤیەت لە شەڕی شاری ستالینگراندا توانی هاوکێشەکان بە تەواوی پێچەوانە بکاتەوە لە دژی نازی. ئەگەر ئەو بەرگریە سەختەی ستالینگران نەبوایە هاوپێچی ئەو بەرگری و ئامادەکاری بۆ شەڕی دەواازەکانی شاری مۆسکۆکرا، ئەوە هەرگیز یەکێتی سۆڤیەت نەیدەتوانی بەرامبەر نازیەکان خۆی بگرێت. ئەگەر ژەنەرال ژۆکۆف و جۆزێف ستالین بڕیاری کشانەوەیان لەو دوو شارە بدابایە، بە بیانووی ئەخلاق و مۆڕاڵەوە ئێستا یەکێتی سۆڤیەت بوونی نەدەما. ئەوروپاش هەرگیز پاڵەوانی پۆڵندیەکان لەبیر ناکات کاتێک هیچ لا دیوار و کونەژوورێکی وارشۆی پایتەخت نەما شەڕی پارتیزانی و دژی نازی تێدا نەکەن و هیچ بینایەکی وارشۆ بە پێوە نەمایەوە لەژێر ئاگر و ئاسنینی ئەم شەڕەدا. نمونەیەکی زۆر نزیکتر ئەگەر هێزەکانی یەفەگا بە بیانووی پاراستنی شاری کۆبانێ و خەڵکە و پاشەکشەیان لە هەمبەر داعش بکردبایە، بەگومان ئێستا پێشبینی حاڵی وێران و خراپی چارەنووسی کۆبانێ و قەوارەی ڕۆژئاوای کوردستان و خەڵکەکەیمان نەدەکرد و ئەو سەدان کاروان و هاوکاری سەربازی لۆجستی مەدەنیانی خۆر ئەواشمان نەدەدیت کە بەلێشاو بۆ قەوارەی ڕۆژئاوای کوردستان نێردرا. هەروەها لە 2010 بینیشمان کە چۆن یەپەگە بە تەنها بە بەکارهێنانی هێزی پیادەی خاوەنچەکی سووک و مامناوان لە دەشتایی و چۆڵەوانەکانی عەفرین توانیان بۆ ماوەی 64 ڕۆژ یەکێک لە بەهێزترین سوپاکانی ناتۆ و جیهان بە F-16 و ڤانتۆم و تانکی لیۆپارد و سابراوە ڕابگرن. ئاخۆ ئەگەر لەناو عەفرین بەرگریان بکردبا ئێستا هاوکێشەکان بەو شێوەیە دەبوون. شەڕی شار پێکاتەیەکی گرنگی جەنگە و کاتێک فەرماندەی سەربازی لە کاتە گرنگ و وەستیارەکاندا بڕیار لەسەرکردن یاخود واسێنانی داوە، کاریگەری گەورەی بەسەر چارەنووسی جەنگەکەەوە هەبووە. نمونەی ناپلیۆنی سێمی ئیمپراتۆری فەڕەنسا لە یاد ناکرێت کاتێک لە جەنگی 1870 لە شەڕی سیدان بە زیاتر لە 100,000 سەربازەوە خۆیان بەدەستی هێزەکانی کۆنفیدراسیۆنی باکووری ئەڵمانیادا بە بیانووی پاراستنی شاری پاریز لە کاول بوون. بەڵام دوای خۆبەدەستەوەدانەکە و دۆڕانی فەڕەنسا تەواوی فەڕەنسا لەژێر گوشاری مەرجە قورسەکانی کۆنفیدراسیۆنی باکووری ئەڵمانیادا بۆ ساڵانێکی زۆر ئازار و مەینەتیان چەشت و سەرە هەورە ڕەشی ناکۆکی و ناوخۆی قەیرانی ئابووری و ململانەی سیاسی بۆ ماوەیەکی زۆر ئاسمانی وڵاتەکەی تەنی. دواتر هەر خودی ئیمپراتۆر و ناپلیۆنی سێم لە بڕیارەکەی پەشیمان بوو، تەنانەت لە سەرمەرگدا دوای نووتەی ژیانی داوتی ئەرێ بەڕاست لە شەڕی سیدان ئێمە ترسنۆک نەبووین، وەک ئەوەی بڵێت ئەگەر ئێمە شەڕمان لە کوچە و کۆڵانەکاندا هەڵبژاردایە ئێستا دۆخەکەمان بەم ڕۆژە نەدەگەیشت. هەروەها ژەنەرال دۆگلاسی ئەمریکی و هاوکارەکانی لە جەنگی کۆریادا لە سەرەتادا شەڕی شەریان زۆر بە سادەی و سووکی ئەنجامدا لە پێناو وێران نەبوونی سیئۆل و شارەکانی تری کۆریا. تەنانەت لە شەڕی سیئۆلی مانگیەکی ساڵی 1950 لە کاتێکدا توانای پاراستنی سیئۆلیان هەبوو لی کشان و بەجیان هێشت بە شێوەیەک پینگدۆهای فەرماندەی سەربازی هێزە چینی و کۆمەنیستیەکانی کۆریای تووشی شۆک بوو کاتێک هەواڵی کشانەوەی هاوپەیمانانی لە سیئۆل بیست و دواتر بەتەنزەوە باسی شەڕەکەی دەکرد و دەیگوت سیئۆلمان بە شەڕێک کە هەردوو گلامان تەنها 8,000 کوژرا و بریندارمان هەبووە. دواتر هاوپەیمانان لە هەڵە گەورەکان حاڵی بوون و ئیتر بە قورسی هاتنە ناو شەڕی شارەکانەوە و سیئۆلیان دوای 3 مانگ گرتەوە. بەشێک لە شارەزانی سەربازی باز لەوە دەکەن ئەگەر هەر لە سەرەتاوە دەستپێکردنی جەنگی کۆریا هاوپەیمانان بە قورسی شەڕی شارەکانیان بکردبا ئێستا بەشێک نەدەبوو بە ناوی کۆریای باکوور و جەنگەکەش بەم هەموو قوربانەی لێ نەدەکەوتەوە کە پێشبینی دەکرا بەهۆی خۆ بە دوورگرتن لە شەڕی شارەوە گیانیان بپارێزرێت. بەڵام بە پێچەوانەوە بەهۆی ئەم استراتیژیەوە قوربانی زیاتری مەدەنی لێکەوتەوە و ژەنرال ئیروین ڕۆمێلیچ کە یەکێک بوو لە فەرماندە بقەریانەی بەهۆی تاکتیکی شەڕی شاری ژەنرال لیزلی مۆرسهید و
ڕۆناڵدسکۆبیەوە وەستێنراو ژیانی سەربازی داگیرکاریەکانی لە باکووری ئەفریقیا لەناوبرا. ئەگەر هەڵبژاردننی شەڕی شار نەبووە لەلایەن ئەو دوو فەرماندەی ناومێنا، بێگومان نازیەکان ئەفریقای باکووریان بردبوو و میسریان داگیر دەکرد و کاریگەری تەواوی بەسەر کۆی جەنگی دووەمی جیهانیەوە بەجێ دەهێشت. سەبارەت بە دۆسی تایبەتی حەماس و شەڕی غەزا کە بێگومان جەنگەکەیان دەکەوێتە چوارچێوەی شەڕی شارەوە، بەڵام کێشەکە لێرەدایە بەشێک لە ئێمەی کورد بە بیانووی هەڵبژاردننی ئەم جۆرە جەنگ و مۆڕاڵەوە لەعنەتبارانی حەماس دەکەین و دەیان خەینە بەر نەفرینەوە و بەوەی کە ئەوان دەست پێشخەری جەنگ بوون. لە کاتێکدا هەر لە سەرەتای کۆی جەنگەکە لەلایەن ئیسرائیلەوە هەڵگیرسێنراوە و بەوەی کە ئەوان زوڵم و ستەمکاری لەسەر خاکی فەڵەستین دەکەن و خەڵکەکەی دەچەوسێنەوە و تەحەدای شکۆ و عیززەت و مرۆڤ بوونی موسڵمانان و تەنانەت هێندێک جار مەسیحیەکانی ناوچەکەش دەکەن. کەواتە هەر لە سەرەتاوە پرسیاریەوەی ئاخۆ حەماس کارێکی ئەخلاقیانی ئەنجام داوە کاتێک لە ناو شاردا شەڕ دەکات، خۆی پرسیارێکی هەڵێ و دەبێت لە ئیسرائیل بکرێت. ئەوان ساڵانێکی زۆرە و بەر لە سەدەی 21 جەنگیان هێناوەتە ناو شار و دێهاتەکانی ئەم ناوچەیە و ڕاگواستنی زۆرم لێی تێدا ئەنجام دەدەن. هەر ئەوانیشن هێرشی زەمینیان کردوتە سەرشاری غەزە و دوای ئەوەی ساڵانێکی زۆر ئابلۆقەیدان و هێرشی ئاسمانی بەردەوامی دەکردنە سەر. داواکردنی قبوڵی سەرشۆڕی و داگیرکردنی لە گەلێکی تر مافی ئێمە نییە، هەروەک چۆن مافی هیچ گەلێکی تری جیهان نییە هەمان داوا لە ئێمەی گەلی کورد بکات. ئەوە خۆیانن بڕیار دەدەن کە بەرگری بکەن یاخود نا، هەروەک چۆن ئەوەی خۆشمانین کە بڕیارانەمانداوە و سەپاندنی ڕای خۆشمان بەسەر گەلی ژێردەستە و نەفرەت لێکردنی بیانووی قبوڵ نەکردنی داگیرکاری و سەرشۆڕی مای سەرسوورمانە و زیادەڕۆیی نییە ئەگەر بڵێم نەخۆشی دەرو نییە. لە کاتێکدا هەز بە پارادۆکسیک دەکەین کە لەو نێوەندەدا دەبینین بەشێکی زۆر لەوانەیە شەڕی حەماس کە لە ڕاستیدا شەڕی ئیسرائیلە و بۆ مانای ئیسرائیل هەڵی گرساندووە نەک حەماس منە ئەخلاقی دەزانن، بەڵام شەڕی شاری پەکەکە لە باکووری کوردستان لە 2015دا کە تیایدا نزیکەی 180 ناوچەی سووری ئامەد و شرناخ تەختی زەوی کرا و زیانی گەورە و بەدەیان شار و شارۆچکەی دیکەی کوردی کەوت و زیاتر لە 1000 هاوڵاتی مەدەنی تێیدا شەهید بوون و 9 ملیۆن کەسیش بریندار بوون و ئاوارە بوون. بەتەواو ئەخلاقی و بەرخۆدان دەزانن. بۆمان دەردەکەوێت کە کێشەکە لێرەدا ئایدۆلۆژیایە و هیچ پەیوەندێکی بە مۆڕاڵ و ئەخلاق و مرۆڤ دۆستیەوە نییە و تەنها ئەم ناوە بەکاردەهێنرێت وەکو پرۆپاگەندەیەکی میدیایی دژی ئایدۆلۆژیای دیاریکراو کە بە پێی دەگوترێت ئیسلامی سیاسی. لەو چەند ڕۆژانەشدا بە چاوی خۆمان بینیمان کە چۆن تەنانەت دوای ڕازیبوونی حەماسیش بە ئاگربەست ئیسرائیل لە هێرش و پێشلکاریەکانی بەرامبەر مافی مرۆڤ نەوەستا و ئیدی بەڕوونیەوەمان بۆ دەردەکەوێت کە کێشە ئەخلاقیەکان لە سەرەتاوە داگیرکرد دروستی دەکەن نەک بەرگری کار بەگشتی و بزوتنەوەی ڕزگاری خوازی فەڵەستینی بەتایبەتی. ئەوەشمان لەبیر نەچێت کە بێگومان ئەگەر لە سەرەتاوە قەوارەیەکی دیاریکرا و زاڵم و ستەمکار نەبێت گەلی بەرامبەر وەکو داگیرکرد لی ناڕوانێت و بەرخۆدانی لە دژ ناکات. تەنانەت سوڵتان ئەیوبیش لە دوای جەنگی سێمی خاچپەرستی لە دانوستانەکانی لەگەڵ ڕیچاردی پاشا ئینگلتەرا کێشەکانی لەگەڵبوونی قەوارەیەکی بێگانەی مەسیحی لە 4 قەڵای کەناراوەکانی فەڵەستین نەبوو. پێرازی بوو بە مەرجەکانی پاراستنی ئاسایش و سەقامگیری ناوچەکە و پاراستنی مافە بنەڕەتیەکانی جوولەکە و موسڵمانەکانی ژێر قەڵەمڕەوی ئەم قەوارەیە. تەنانەت لە نامەیەکدا زیاترش لەسەر ئەم بابەتە دەڕوات و مەسەلەکە لە چەند قەڵایەکی کەناراوی سەر دەریای ناوەڕاستی دەبڕێت و دەفەرموێت قودسیش هەر ئی ئێمێ و هەروەک چۆن ئی ئێوەشە. بەڵام سوڵتان ئەیوبی ئەوە دووپات دەکاتەوە کە ئەوەی شەرعیەت بەمانەوەی قەوارەکەی ئەو دەدات ئەیوبیەکانە لە قودس و دادگەری پاراستنی مافی دانیشتوانەکەیەتی بە هەموو پێکاتەکانیەوە. لەسەر هەمان بنەماش دەتوانین کێشەی نێوان ئیسرائیل و حەماس لەسەر کێشەی نێوان قەوارەیەکی باگراوندی نەتەوەی ببینینە دەرەوە و بیکەینە کێشەیەکی قەوارەگەری کە تیایدا تەنها دادگەری نیشتیمان سازی بکەینە بنەمای شەرعیەتی حکمی هەر لایەکیان و بەسەر شاری غەزە و فەڵەستیندا. تەنانەت لە ماو کێژێشدا دووبارە حەماس لە ئیسرائیل دەباتەوە بەوەی کە دوور لەو ئایدۆلۆژیای هەڵی گرتووە وەکو بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی نیشتیمانی لە جی جینۆساید و پاکتاوکردنی ڕەگەزی و ئاینی خۆی نمایش دەکات. ئەوەی کە سەبارەت بە خودی تۆفانی ئەقساش پێویستە بگوترێت ئەوەیە کە تۆفانی ئەقسا و هێرشی حەماس بە ڕووداوێکی سربەخۆ نەبوو، بەشێکی کۆی زنجیرەی ڕووداوی یەک لە دوای یەکە کە لە سەرەتاییدا مەزراندنی ئیسرائیلەوە دەستی پێکردووە. بەشێکە لە جەنگی داگیرکاری و جینۆسایدکردنی گەلی فەڵەستینی بەرامبەر موسڵمانی بەڕەگەز کورد و عەرەب و نەتەوەکانی تریش. لێکدانەوەی تۆفانی ئەقسا وەکو تاقەڕووداوێکی سربەخۆی و بچووکردنەوەی لە برینی سنووری سیمی غەزەدا و کوردبینی و خواردبینی ڕووداوە سیاسی و دیبلۆماسی و سەربازیەکانی ناوچەکەیە. ئیسرائیل زیاتر لە 180 سەرجەم فەڵەستینی داگیر کردو بەردەوام پاکتاوی گەلی ژێر لەسەر دەکات و بەشێکی بنەڕەتی وڵاتەکەی کە کەناراوەکانی خۆراوەتی لە شارێکی بچووکدا قەتیس کردو ئابلۆقەی داوە و بووماوەی دەیان ساڵ لەگەڵ تێبینی کاتی دەستپێکردنی تۆفانەکە، بەڵام بە تەواوی هەر بەرخۆدانێکی خەڵکی شارەکە ڕەوایە و هەر بەو شێوەیەش دەمێنێتەوە.
لێکدانەوەی هەڵەی وەک بەزاڵم نیشاندانی بکەرانی تۆفانی ئەقسا لە نێو کووردا لێکدانەوەیەکی کوردبینی و ماسۆشی و عەزی خۆعەزەبدانی دەرونی بەشێکی کووردە کە هەمیشە قوربانی و زاڵمی و تاوانباری قوربانی وەسف کردو لەنان ئەم جۆرە بیانوانەی لای بەشێک لە کووردا لەسەر پرۆسی بەناو ئەمفال و کیمیابارانی هەڵەبجەش بەردەوام بەدی دەکرێت و بەدەنگێکی بەرزیان هەیە و ئەم جۆرە تێڕامان لای بەشێکی زۆر لەگەلی کورد نوێ نین و بەڵایەکە لە بەڵا گەورەکانی گەلەکەمان کە زیانی زۆری لە دۆسی کوردیدا و لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیدا وەک ئینگلیز کە بە کەسێکی سەر لە شێواو دەڵێت هۆکار و ئەنجامی تێکەڵ کردووە لەلایەکی تریشەوە لێکدانەوەی بەرژەوەندی خوازانی خۆر ئاواییە و وەکو پرۆپاگەندەی دەرونی و میدیای ئاساییە لە پێناو پاراستنی بەرژەوەندەکانی خۆیاندا لەلایەکی تریشەوە لێکدانەوەی بەرژەوەندی خوازانی خۆر ئاواییە و وەکو پرۆپاگەندەیەکی دەرونی و میدیای ئاساییە لە پێناو پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان لە ناوچەکەدا لە کۆتاییدا تۆفانی ئەقسا یەک خاڵی زۆر گرنگی و ڕوژان کە لاوازی قوڵای استراتیژی سەربازی ئیسرائیلە بەرامبەر هێرشێکی تری سەربازی تاکتیکی بلێتیزگری کە وەهمی نشکانی سوپای ئیسرائیلی شکاند و بێگومان ئەگەر سوپایەکی ڕێکخراوتری فەرمی وڵاتێکی بەهێز تاکتیکی هاوشێوەی ئەنجامدابایە لەو ساتە وەختەدا لە ناکاوی ئەم تۆفانەدا ئەوا سەربازانی ئەم سوپایە لە 48 کاتژمێردا هەتا ئەلتەبیبی پایتەخت نەدەوەستان فەرماندەکانی ئیسرائیل دەبینێم خاڵە لاوازەیان کردووە و لە ماوەی داهاتوودا کار لەسەر چارەسەرکردنی دەکەن بەڵام بۆ خاکی وڵاتەکان ئاڵەکگارێکی سەخت دەبێت.